بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەر و ئەدیب و شاعرانی سەرجەم پێکهاتەکانی کەرکووک و بە هەماهەنگی یەکێتی نووسەرانی کورد لەقی کەرکووک و یەکێتی نووسەرانی عێراق لەقی کەرکووک بۆ بەرزنرخاندنی کارادەبیەکانی نووسەر و وەرگێڕ و شاعری کورد محەممەد سابیر مەحموود فێستیڤاڵێکی خوێندنەوەی شێعر و کورتە چیرۆک بەڕێوەچوو. فێستیڤاڵەکە ماوەی 2 ڕۆژی خایاند و چەندین بابەتی فیکری و ئەدەبی خرانە بەرباس و ئاماژە بە نووسینەکانی نووسەر محەممەد سابیر کرا. ئێمە توانیمان وەک یەکێتی نووسەرانی کورد لەگەڵ یەکێتی نووسەرانی بەغدا ئێمە ئەم فستیڤاڵە بکەین کە تایبەت بە پەخشانە شێعرە کە لە خولی مامۆستا محەممەد سابیر مەحموود لەم خولەدا کۆمەڵێک قەسایید خوێنرانەوە بە زمانی کوردی، بە زمانی عارەبی، بە زمانی کورد و ئاشووری، بە زمانی تورکمانی. ئەمە ئەوەی کەوێ مۆک استراتیجیەکی ئەدەبی ئیشمان لەسەری کرد ئەوە بوو ئەم چالاکیەمان کرد با بڵێم فستیڤاڵێمان کرد ئەو بێجارێکی تر ڕوح و ڕەنگەکانی کەرکووک کە تایبەتمەندێکیەوە کە هەواڵ جەنابی مام جەلال هەمیشە ڕوویای ئەوە بوو کەوا لە کەرکووکە ئەبێ کەلتورەکان تێکەڵکەین و بە شێوەیەکی برایەتی و سیاسەتی دەستەگۆڵەکە نوێکەین و هەموو جارێ لە کەرکووکە. ئەم فستیڤاڵە تایبەتمەندیە چاکی بوو یەک لەبەرەوەی خوا لێ خۆش بوو مامۆستا محەممەد سابر یەکێک لە خۆمان لە خوێنمان لە ئێسقانمان یەکێ لە ملەتەکەمان یەکێ لە نەتۆی شاری کەرکووک بە هەموو پێکهاتەکان هاتبوون ئامادە بوون دەوری باڵای ئەو مامۆستا بەڕێزیان ئەگێڕا بە کوردەوە بە عەرەب و بە تورکمانەوە. هەردوو ڕۆژ فستیڤاڵەکە بەشدار بووم بە پەخشان بە قەسیدەی نەسر بە عەرەبی بە چیرۆک بە تیشک بە دوو بابەت دوێنێ هۆنراوە و ئەمڕۆژ دووسێ بابەت لە حیکمە و لە چیرۆکی یابانی